دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان بەردەوامین لە ڕووماڵی تایبەتمان و کەناڵی ئاسمانی پێیان لە یەکەم ڕۆژی یەکەمین خولی پێشانگای نێودەوڵەتی دێن لە سلێمانی و تاوتوێی پرسێکی دیکە دەکەین لە نێو پێشانگاکەەوە بە تایبەت با یەخ و گرنگی پەرتوکە ئیسلامیەکان و ڕۆڵیان لە ڕاستەکردنێکی دروست و تەندروستانەی کۆمەڵگەدا. سەرنجام ئەگەر کۆمەڵگەیەکی تەندروست و پەروەردەکراو بێ بە جۆری لە جۆرەکان بەرەو ئاراستەیەکی خواویستانە هەنگاو برهاوێ لە ڕێی کتێبە ئیسلامیەکانەوە چ کۆمەڵگەیەک پێشکەشی تاکەکانەکەین یا چ کۆمەڵگەیەکی تەندروست و ئارامان دەبێ و وە کۆمەڵگە لە شیرازەپسان و هەڵدێران و تاوانە کۆمەڵایەتەکان دەپارێزین. خات و شکوریە شێخانی نووسەر عیرفان ئەحمەد بەرپرسیاری یا سەرپەرشتیاری پرۆژە بانکخوازیەکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود میوانی ئەم ڕووماڵە تایبەتەی کاتژمێر 2 کەناڵی ئاسمانی پەیامە بن. هەریەک لە خات و شکریە و کاک عیرفان زۆر بەخێر بن، سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس، زۆر بەخێر بن. خات و شکریە لە جەنابتەوە دەست پێکەم. پێم خۆشە جارە سەرتا و کتێبانەت بناسیێنی بە بینەران کە بەشداری پێشانگای یا یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبن لە پارێزگای سلێمانی. بەنای خی گەورە مهرەبان، سڵاو و ڕەحمەتی خی گەورە بژێ بەسەر پێغەمبەر و یاریاوەرانی و سڵاو و ڕەحمەتی خی گەورە لەسەر جەنبی سەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام. زۆر سپاس بۆ ئەو دیدارە بۆ ئەو دەرفەتە. بەڵێ من دیارە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو سپاس بۆ خی گەورە توانیم ئەو 2 کتابە بهێنمە بەرهەم کە ئێستا چاپ کرا. زۆر دڵخۆشم بەوەی کە ئیمڕۆ لەو پێشانگای سلێمانی نێودەوڵەتی عرض کراوە. کتابی یەکەمم کلیلەکانی دڵ. دیارە ئەم کتابە باسی 30 کلیلم تیا کردووە. دیارە خی گەورە داوای لە ئێمە کردووە جگەلەوەی کە خۆمان ڕێگەی ڕاست دەگرین و وەک بڵێ گوێڕایانی فرمایشتەکانی خوا پێغەمبەری خوا دەبین، بەڵام خی گەورە هەر بەوەندە لێمان ڕازی نابێ، بەڵکو دەبێ هەوڵ بدەین کۆمەڵێک کلیلی بەهێزمان لە دەست بێ بۆی دڵەکانی بەرامبەریشمان بکەینەوە. دیارە خی گەورە مرۆڤی وا دروست کردووە دڵ مەڵبەندی سۆز و خۆشەویستی و هەست و نەستە. ئەگەر تۆ بتانی دڵ ڕابچێشی دیارە ئەو کاتە دەتوانی عەقلیش وابەستەی دڵ بکەیت. دیارە تۆ کلیلێک بەکاربهێنی یا چەند کلیلێک بتوانی بەکاربهێنی بۆی بتانی دڵی کەسانێک ڕابچێشی بۆ ئەوی ڕێنماییان بکەیتووە فرمایشتەکانی خوا و پێغەمبەری خۆیان پێ بگەینی. دیارە ئەم کتابە لە 315 لاپەڕە پێک هاتەوە، 30 کلیلی تیا باس کراوە، کۆمەڵێ چیرۆکی ڕاستەقینەی تیا باس کراوە و کۆمەڵێ فەرموودە و هەروەها ئاەتی قورئانی تیا باس کراوە لەگەر تەفسیرەکانیان و کۆمەڵێ توێژینەوەی زانستی بە کۆمەڵێک توێژینەوەی زانستی و ڕاپرسی دەوڵەمەند کراوە و کۆمەڵێکی زۆر لە وتەی زانایان و شەرعناسان و پزیشکانیشی تیا باس کراوە. بۆی پێم وایە هەر کەسێ بیەوێ دەست بکا بە کاری بانگەوازی کە ئەوەش فرمانێکی خی گەورە فرمانی بە سەرجەم ئافرەتان و پیاوان کردووە و ئەمەشی بەیەکێ لە کردارە هەرە بەرز و باشەکان هەژبار کردەوەتە خی گەورە لە قورئانی پیرۆز فەرمێتی ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. چی هەیە لەو کەسە شیرن گفتارتر بێ کە بانجی خەڵک بکە بۆ لای خی گەورە و بەڵام لە هەمان کاتی شەخۆی کاروکردەوەکانی چاک بێ. دیارە زەردەخەنە و بەخشیلی دیاری و هەروها هەڵس و کەوت و ڕەفتار و ئاکاری شیرن و جوان، لێبوردەیی و دڵگەورەیی و هاوکاریکردنی خەڵک ئەمانە هەموو کلیلن، بەڵام بەکارهێنانی ئەم کلیلە چۆن دەبێت، چۆن شارەزابوون لەم کلیلە و چۆنیەتی بەکارهێنانیان گشتی بە کورتی و بە چڕی و بە شێوەیەکی زانستیانە و شەرعیانە لەم کتابەتیا باس کراوە. بۆیە داوا لە خوشکانە برانم دەکەم کە ئەم کتابە بخوێننەوە، سوود و قازانجێکی زۆری لێ و دەستدێنن. زۆر باش، پاشتریش دێمەوەلات بۆ قسەکردن لەسەر کتێبەکەی دیکەت کە ئێستا حزوری هەیە لە بەرنامەکەمانە. دەچمە لای بەڕێز عیرفان ئەحمەد کاکە مەحموود سەرپەرشتیاری پرۆژە بانکخوازیەکانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود. بەڕەحمەدێ مامۆستا عیرفان کۆی گشتی ئەو بەرهەمانی مامۆستا ئەحمەد کە لە یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە پارێزگای سلێمانی و وەکو خانەی سەربەخۆی پرۆژەکانی خۆتان بەشداریتان پێکردوون. چەند کتێبن ئەگەر بە تەسەلسولیان ناوەکانیشان ئاماژە پێ بکەیت؟ زۆر باش. خۆشتان لێکم بۆ بەرنامە ئیسلام و شوبهەکان. من هەموو کۆکرێتەوە کردمە بە کتێبێک و ئەو ناو لێناوە بە ناوی وەڵامی گومان و چاوەشکانی نەحەزانی ئیسلام و تەحقیق و لێکڵینی فرموودەکانیشم بۆ کردووە. هەروەها لەو کتێبە گرنگانی تریشی کە خۆی زۆر زۆر بەلایەوە گرنگ بوو بابەتی ئافرەتانە بوو، کتێبی ژنان و کاروباری ژنان لە ئیسلامدا بوو کە 2005 تەواوی کرد، تقریبا 2 ساڵ پێش وەفاتی، بەس بەداخەوە بۆی چاپ نەکرا تا دوای وەفاتی. ئەلحەمدولیلا ئەوەش ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی ئامادەیە و
کتێبێکی زۆر گرنگە و لە زۆربەی ڕێکخراوەکان ئەوەی کە ئاگادار بم لە هەولێر لە دوو ڕێکخراوی ئیسلامیش کراوەتە مەنهەج و ئەوترێتەوە بەتایبەتی لە دەستگای ڕووناکی ئەوەی لای جۆنای ماسب لە نادر و ئەوان وەیەکی کتێب لەو کتێبەی کە زۆر گرنگە و خوشکان دەستی بۆ بن ئەویش کتێبێکی ترە بە ناوی پرسیار و وەڵامی تایبەت بە ئافرەتانە ئەویش تقریبا نزیکەی 700 پرسیار و وەڵامی تایبەت شەرعیە تایبەت بە ئافرەتان کە الحەمدوللا ئەویش تحقیق و تەخریجی فرمودەکانی بۆ کرا و زۆر بە گرنگی بە بواری ئافرەتانەدا لە هەمووی گرنگتریش لەسەر ڕێنمایی کۆمەڵی برای تریش و ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوانی کە گرنگی بە بواری قورئانەدەن تەفسیری ڕامان تا ئەندازەیەک کەمێک درێژ بوو هاتین جزمی عامە و تەبارێکیشمان کورت کردەوە تەهزیب کردەوە بۆ ئەو ڕێکخراوە ئیسلامیانی کە یەکێکی لەوانە دەشکرد پێشنگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی ئامادەیە بۆ فرۆشتن و سپاس بۆ خەبەر چاو سەرکەوتوو بن هەردووکتان ئینشەڵا خاتشکولیە لە جەناب تۆ با بپرسم تا چەند خانمی ئێمە یان بوونە خانمێک کە پابەندە بەئاینی پیرۆزی ئیسلامەوە پێویستە ڕۆشنبیری و وەعی سەقافەتێکی وای هەبێت لە ڕێی کتێبەوە کەوا بتوانێت هیچ نەبێ ئەو سنوورەی کە پێی دەگوترێ خێزان لە مامەڵەیەکی دروستی لەگەڵ مێردەکەی لە تەعاملکردنی لەگەڵ مناڵەکانی و پەروەردەیەکی دروست مناڵ پەروەردەکە واتە لە ڕێی کتێبەوە بتوانێت مناڵێک پێشکەشی کۆمەڵگە بکە کە سبەی دوو سبەی نەبێتە دێوەزمەیەک بۆ کۆمەڵگە خانمی ئێمە تا چەند پێویستە خوێنەر بێت بەڵێ دیارە خوێندنەوە بەڕاستی بۆ ئافرەتان زۆر پێویستە لەبەرەوەی ئافرەت ئەگەر نەخوێنتەوە ڕۆشنبیریش نابێ ئەگەر ڕۆشنبیر نەبێت ناتوانێت منداڵەکەی بە شێوەیەکی ڕۆشنبیرانە و زانستیانە و سەردەمانە پەروەردە بکە دیارە بەداخەوە زۆرێک لە ئافرەتان منداڵەکەی بەم شێوازە پەروەردە دەکا کە دایکی ئەوی پەروەردە کردووە یا دایکی ئامۆژگاری ئەوی کردووە ڕەنگە ئەوەی بۆ ئەو گونجاوە بۆ سەردەمی ئەو گونجاوی بۆ منداڵەکەی ئەو سەردەمە نەگونجێ بۆیە زۆرێک لە دایکان منداڵەکان بە چی پێویستە بەشێکە لە ژیانی خێزان و ژیانی ئافرەت بەڵام نابێت تۆ هەموو ژیان و کاتت بەمە بەخشی خۆت بێ بەشکەی لە کشتێکی زۆر گرنگ ئەیش بریتە لە خوێندنەوە کە خوێندنەوە بەڕاستی دەتوانم بڵێم زاد و زەخیرەیەکە هەم بۆ دنیات هەم بۆ قیامەتت ئافرەت ئەگەر نەخوێنتەوە ناتوانێت منداڵێکی تێگەیشت و پێگەیشت و پەروەردەکرا و پەروەردە بکە دیارە پەروەردەکردنیش بە پلەی یەکەم ئەرچی ئافرەتە ئەوەندەی پیا و سەرقاڵی ئیشی دەرەوە لە دەرەوەیە فریای ئەوە ناکە منداڵەکەی پەروەردە بکە من زۆر سەرنجم داوە یعنی تەنانەت ئەو ئافرەتانەی کە حرفی عین و حا لێک زیاناکەنەوە ڕێک کوڕ و کچەکانیشان وەک خۆیانە دەبووی ئافرەت من پێم وایە حلە یعنی سیر کە خی گەورە لە قورئانی پیرۆز ئەوەندەی باسی دەوری ئافرەتی کردووە هەر لەو کاتێک کە لە ناو سچێتی تا ئەو کاتێک لە دایک دەبێت تا ئەو کاتێک گەورە دەبێت نمونەیەکی جوانی هێناوەتە خی گەورە نمونەیە وەکو دایکی مەریەم سری دوعای بۆ ئەو منداڵی ناوسچی کرد چ خی گەورە فتەقەبەلەها بقبول حەسەن خی گەورە لێ قبول کرد چ کچێکی پێدا کچێکی فرشتە ئاسا دەبۆیە بەڕاستی زۆر پێویستە لەسەر دایکان بەلای کبی ڕۆژانە سعاتێک دابنێن بۆ خوێندنەوە با کتابێک دابنێ ئینجا بۆ دراسەکردنی قورئان خی گەورە لە قورئانی پیرۆز ئەمە فرمانی خی گەورە فرمانی بە ئافرەتان کردو بە تایبەتیش دیارە خی گەورەش کە فرمان بە شتێ دەکات دەزانێت زۆر پێویستە ئەوتە خی گەورە لە سوورەتی ئەحزاب فەرمیێتی چی واذكرنا ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة إن الله كان لطيفا خبيرا ئەمانە ذکرکەن یادکەن بخوێنەوە لە ئاەتەکانی خوا لە فەرمودەکانی پێغەمبەر لە حیکمەت لە هەموو ئەو شتانەی کە سوودی هەیە بۆ دین و دنیات دیارە مرۆڤیش بە تەبیعەتی خۆی وایە تەنانەت ئەوەی دەیزانێ ئەگەر بەردەوام نەخوێنتەوە و دراسی نەکە ساڵانە لە 128 لەبیر دەچێتەوە زەبۆیە ئەوەی ئیمڕۆ دەیزانین ئەگەر لە زیادبوون و کردەوەی پێنەکەین بەیانی لەبیرمان دەچێتەوە بۆ خۆمان و بۆ دەوروبەریشمان هیچ سوودێکی نابێت زۆر باش کاک عیرفان بایەخ و گرنگی کتێبی ئیسلامی بۆ کۆمەڵگە چییە ئێمە ئەمڕۆ بینیمان و لە چەند ساڵی ڕابردووشدا پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر سەلماندی و ڕایگەیان کەوە بابەتێکی فکری و مێژووی ئەخوێنرێنەوە و هیچ کاریگەریەکیان لەسەر ئاراستەکردنی کۆمەڵگە نیە یان بە پێچەوانەوە ئەوە کتێبە ئیسلامی
کۆمەڵگەیەکی مسلمانە عرب على شئنا أو أبينا ماني وأنا ماني كملقي كردي كملقي مسلمان لصدع النوت نلا لصدع النوت صالة وتراوى زوتني فروش كتابي إسلامي وبراسي واش إيش من دير أقام در رقم كصد وهشتانا وان بجدار ليرة صد وبنجانا وان كتابي إسلامي يعني صد وبنجانا وان كتابي إسلامي بلقي لسر كملقي كمسلمانة كملقي كخواني فكري وهزر وديني إسلامي وتيني أو باريشة براسي وكو من جاري كش جملة وتبيجي بوليسي إسلامي بو حتى وصح حسنيش كبسي أساس وجاري جملة بوتي سباسي خواكين أجر مزجوتة كان نبوه سأو توانني الإسلامي رؤدا ولا غير إسلامي رؤدا ديان قاتو صدام يعني قادبو لبروا بأشكال ما يبني أو كاريجري كتابي إسلامي وفروردي إسلامي ومزجو ولا تاكي كردي مسلمان هيتي يعني قصيت يعني براسي زور باشا ما كتابش بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ کتابی دووەمم لە ئاستانەی ناو سفەتەکانی خوای بەرز و مەزن دیارە گەورەترین و بەرزترین و چاکترین زانست بریتە لە زانستی خواناسی بەڕاستی مانایەکی زۆر گەورە دەبەشی مرۆڤ تا خوانە ناسێ تەنانەت ناتوانێت بە ئارامی بژی ناتوانێت خۆشی بناسێ ناتوانێت گەردوون بناسێ کاتێکە مرۆڤ خوای گەورەی ناسی ئیمانێکی زۆر بەرزی دەبێت هەمیشە هەز بە بەختەوەری و دڵێکی پڕ لە ئارامی دەکات و کاتێکە خوایەکی ناسی ئەو خوای کە صاحب کەمالە و ئەو خوایی کە ئەگەر خوای ناسی بەڕاستی کە خوایەکی حەقە کە زانی الحەقی ناسی بە حەقیقەتی خۆی هەمیشە لە پێناو حەقدا تێدەکۆشێ کاتێک کە خوای گەورەی ناسی بە ناوی ئەڕەحمانەوە هەمیشە دەزانی ئەو بەندەیەکی خوایە کە زۆر بەزەیە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی ژیانی ئەودا کۆمەڵی حیکمەت و فەلسەفەی زۆری بەدواوەیە ئەگەر خوای گەورەی ناسی کە خوای ئەو بەندایەتی ئەو دەکا کە بەندایەتی خوایەکی ئەلکەریمە هەرگیز کەمیەتی و ڕسوایەتی و خۆ بە کەمزانینی بۆ خۆی پێ قبول نابێ هەرگیز ئامادە نییە تەنازول بکا بۆ شتێکی کەم ئەگەر ڕزقی ئەو لە ئاسمانە لە ئەرزدانیە بۆیە هەمیشە قەناعەتی دەبێ بەوەی کە خوای گەورە پێی داوە و هەمیشە دڵخۆشە بەوەی کە خوای گەورە پێی دەدا و پێی نادا ئەگەر پێی بدا دەزانی هەر خێری پێوەیە دەزانی ئەمە بۆ ئەو باشە ئەگەر پێشی نەدا دەزانی هەر ئەمە بۆ ئەو باشە بۆیە من ئەم کتابە نووسیوە کە لە 580 لاپەڕە پێک هاتووە باسی ناو بەرز و جوان و سفەتەکانی خوای گەورە دەکات پێغەمبەری خۆش دەفەرمێ ئینە لله 99 اسما من أحصاها دخل الجنة إن الله وتر يحب الوتر دیارە خوای گەورە هاتوونە ناوی هەن کە دەڵێ ئەحصاها واتە ژمار ئایا تەنها ژماردنی لەبەرکردی نەخێ بەڵکو تێگەیشتنی بەڵکو خۆڕازاندنەوە بەو ناوە جوانانە ئەو کەمالیەتی خوای گەورە ئەمە ناتوانێت مرۆڤ ناتوانێت وەکو خوای گەورە صاحب کەمال بەڵام دەتوانێت بەشێک لەو کەمالیەتە وەگرێ وەکو مرۆڤێک صاحب کەمال بێ بەڵام خوای گەورە خۆی صاحب کەمالە من ئەو کتابم نووسیوە ناوەکانی خوای گەورەم بە تەفسیلی باس کردووە و بە کۆمەڵێ بەڵگەی شەرعی و کۆمەڵێ بەڵگەی زانستی لەگەر کۆمەڵی چیرۆکی ڕاستەقینە و وەروها کۆمەڵی توێژینەوەی زانستی باس کردووە و بە شێوازێکی نوێم داڕشتووە هیوادارم خوێنەران بخوێنن بە تەکید زۆر سوودی لێوەردەگرن و دەبنە خاوەن من گرنگی ئەوە دەدەم هەر کەسی ئەم کتابە بخوێنتەوە دەبێتە خاوەن بڕوایەکی زۆر تند و تۆل و پتە و بە شێوازێک وەکو پۆلای لێدێ ئەگە بکێتە هەر پێش هاتێکی ناخۆش بێتە پێشی هەر خوای گەورە بە هەر شێوازێک لە شێوازەکان تاقی بکاتەوە لەو تاقیکردنەوەی سەرکەوتوو دەبێ و بەهەش بخۆی زامن دەکات زۆر باشە کاکەشان زۆر جار لە پێشانگا و فیستیڤاڵەکان بەتایبەت پێشانگای کتێب سانسۆرێکی زۆر یا ترسێکی زۆر بەرامبەر بە بەشێ لە کتێبە ئیسلامیەکان هەیە بە بیانووی بڵاوکردنەوەی تیرۆر و تند و تیژی و تێکدانی ئەمنی قەومی کۆمەڵگە ئایا دەپرسم تا ئێستا کتێبی ئیسلامی لە کوشتنەکانی کۆمەڵگە لە هێنانی مادەی هۆشبەر بە قاچاق بۆ نێو کوردستان لە بردننی نەوتی ئێمە بۆ کوردستان لە ساختکردنەوەی دەهەیەها خواردن و دەرمانی بەسەرچوو لە کۆمەڵگا کتێبی ئیسلامی ڕۆڵێکی وا خراپ و
گێرە شێوێنانە و قێزەون و خراپی گێڕاوە کە بەشێ لە دەسەڵاتداران بە ترسەوە لە کتێبە ئیسلامیەکان ئەنوارن بە پێچانەوە کاک ڕاست ئەو پەروەردەی کە کتێبی ئیسلامی هیتاکی کوردی مسلمانەکات بە هیچ شێوێ پێچوانەی ئەوە بەڕاستی ئەوەی پێشتیش کە عەرزم کردی و تەبێژی پۆلیسی سلێمانی من بەتەحەداوە گەڵم ئەو تاکە ئیسلامی کە لە مزگەوتا پەروەردەوە ناڵین لە 100% ئەوە شتێکی مبالغەیە بەڵام ئەو تاکەی کە لە مزگەوت پەروەردە بێ ئەو تاکەی کە بە کتێبی ئیسلامی پەروەردە بێ هەرگیز نە ئەهلی تلیاکە نە ئەهلی جنێودان بە کەس هیچ کەسێکە نە عەزیز دایک و باوکێکە نە خراپی بۆ کۆمەڵگا هەیە ئەگە بە پرسێکیش بێ نە دزی هەیە نە فەساد و گەندەڵکاری هەیە هیچی نییە بەڕاستی خۆشیان ئەو ئەزانن ئێستا لە کوردستانی خۆمان ئەوەی کە باگراوندێکی ئیسلامی هەیە پەروەردەی ئیسلامی کراوە پێشتر دەستپاک و چاوپاک و زمان پاک و ئەو سفەت گەورە جوانانەی تایە بەڕاستی زۆر باشە بڕیار وە بوویان بەڵێنی وە ئەوەتان بە خوێنەراندا بوو کە بۆ مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و کۆمەڵێ زانای دیکەشن کە لەو سەردەمە حەساسەی ڕابوونی ئیسلامی کوردستان و شەڕی براکوژیا فتواکانی مامۆستا گەنگێکی زۆریان نەبوو بڵاو ببنەوە بەشداری پێشانگا بکەن بەڵام وا دیارە تا ئێستا ئامادەیان هۆکاری چییە؟ بەڵێ کاک ڕیاز بۆ چوون و فتواکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود لە دوای تەفسیری ڕامان پێم وایە گرنگترین بابەتی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود بێ کە زیاتر لە 1000 فتوایە خۆمەستان بە کۆکردنەوە و خوێندنەوە و لێکۆڵنەوەیشی لە هەڵەبجەوە و جاتیش عەزم کردی لە هەڵەبجەوە بۆ سلێمانی و هەولێر ماڵ و ماڵ گەڕام بەدای دۆست و ئەحبابی بابم مەکتەبی زانایانی هەردوو لایەنە ئیسلامیەکە گەڕاوم فتواکانم هەر هەموو کۆ کردوێتەوە و زۆربەی فتواکانی بابم نامی پەسەندنامەی لەگەڵایی جەنابی مامۆستا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ و دواتریش کە ئامادەی چاپم کرد و نسخەیەکم دایە لیژنەی فتوای باڵای سلێمانی مامۆستا ئەحمەدی شافعی جەنابی مامۆستا ئەحمەدی شافعی مامۆستا عەبدوڵای پەرخی مامۆستا عەبدوڵای چوارتایی مامۆستا ئیسماعیل دێرێ ئەم چوار زانا بەڕێزە ئەوان دوای خوێندنەوەی لە مانگ و نیوێکا 2 مانگ پەسەندنامەیەکی زۆر جوان و بەهێزیان بۆ نووسی و خاپادەشی خێران باتەوە ئێستایش نسخە لە تارانە بۆ چاپکراوی بەڵام نەگەشتۆ نسخەکە بەڵام چەند نسخەیەک ئێستا ئامادە بێ ئەمڕۆ ئینشاڵڵا لە پێشانگای نێودەوڵەتی کتێبی سلێمانی ئینشاڵڵا زۆر باشە خات شکریە با بپرسم جەنابتان ئێستا لە قۆناغی خوێنەربوونەوە چوونەتە نێو قۆناغی بەنووسەربوون بۆچی زۆربەی خانمی ئێمە ناخوێنێتەوە سەرەتا باسێکرد لە گرنگی خوێندنەوە کرد بە تایبەت وەکو سوقرات دەڵێ ئەگەر پیاوێ ڕۆشنبیر بێت تەنها تاکێک ڕۆشنبیرە بەڵام ئەگەر خانمێک ڕۆشنبیر بێەوە خێزانێک ڕۆشنبیرە بێت بۆچی خانمانی ئێمە خێزان ژنەکان ئەوانەی کە مێینەن کەمتر تەعامل و بەرخورد و مامەڵەیان لەگەڵ کتێبە هەیە بە جۆرە لە جۆرەکان لەوە چێ ئەگەر مێردەکانیشیان بخوێنەوە وازان هەوەیەکیان بەسەر هاتووە بۆچی؟ بەڵێ زۆر بەداخەوە بەڕاستی دەتوانم بڵێم ئەو خانمانەی کە لە کۆمەڵگەی ئێمە کتاب دەخوێنێتەوە بە 50 دەست بژمێرە لەوانەیە لە 105 زیاتر تێپەڕ ناکە دیارە من پێم وایە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی لەمانە کولتوری کۆمەڵگەی ئێمە وایە نەکردووە کە هەر لە سەرەتاوە منداڵ ڕابهێنن لەسەر خوێندنەوە لە لای شتریشەوە بەڕاستی ئافرەت زیاتر سەرقاڵە بە بەخێوکردنی منداڵ و ڕێخستن و پاکردنەوەی ماڵ و لە لای شتریشەوە بەڕاستی ئێستا زۆرێک لە خەڵک بە تایبەتی ئافرەتان و گەنجان پێیان وایە تۆڕە کۆمەلایەتیەکان و فەیسبوک و ئینستاگرام و ئەمانە بەدیلی خوێندنەوەن کە لە ڕاستیدا ئەمانە هەرگیز بەدیلی خوێندنەوە نین چونکە خوێندنەوە تام و چێژێکی تایبەتتری هەیە سوودێکی زیاتری هەیە و تۆ کاتێککە کتابێک دەخوێنیتەوە خۆت کتابەکە دیاری کردووە بابەتەکە دیاری کردووە بەڵام کە دەچیتە فەیسبوک شتەکان ڕاستە کورتە و سەریعە بەڵام ئەو سوودەی نییە وەکو کتاب بۆی من دەتوانم بڵێم کتاب وەسف بکەم بەڕاستی کتاب دڕوگەوهەرە یعنی کتاب ئەو کەسێک کە دەیخوێنتەوە وەکو بەردەوام زاد و زەخیرە وەکو بەردەوام یعنی لەلایەنی ڕوحی زۆر بەهێز دەبێت لەلایەنی ڕۆشنبیری زۆر بەهێز دەبێت لەلایەنی ئافاقی بیرکردنەوەی زۆر بەهێز دەبێت لەلایەنی خوڕەوشت و هەڵسوکەوتی زۆر جوان دەبێت لە هەر لاپەڕەیە کە دەیخوێنێتەوە شتێ فێر دەبێت شتێ جێبەجێ دەکات بەڵام کە ناخوێنێتەوە ئەوەی دەشزانی هەمووی لەبیر دەچێتەوە زاهیوادارم ئافرەتان بەڕاستی لەم بوارەوە پێشەنگ بن ئەوان بخوێنەوە هانی پیاوەکانیشیان بدەن قسەکەی جەنابەت زۆر ڕاستە کە ئافرەت بە کاروباری ماڵەوە لە جلشۆری چێژلێنان پەروەردەکردن و خاوێنکردنەوەی مناڵ بەڕێکردنی مێردەکەی بەڕێکردنی میوان ئەمانە ڕۆڵێکی سەرەکیە بەڵام
دایک بە زۆری کە لەگەڵ هێوەژنەکانیا لەگەڵ دراوسەکانیا دانیشێڵێ مناڵەکەم شکر لە سیسەم و ژووری جیا و ئایپاد و جلوبەرگ و شتانەی کەم نییە و زۆر جارەگەڕێ کام شیرە و کام میوەی زۆر ڤیتامین و سوودی تەندروستی تیاابێ بۆ مناڵەکە یەکڕێ بەڵام زۆر بە کەمیە بینین باوکێک کە ئێوارە دێتەوە ژنەکەی فەرمانی پێکردوێت لەگەڵ عەلاقە میوەکەیە بە کتێبێکی چیرۆک یا چیرۆکی پێغەمبەران و هاوڵانی یا بۆ نمونە ئەو شتانەی کە مێشکی مناڵە بزوێن هەبێ مەبەستم ئەوەیە ئەمە نەبوونی معریفەیە وای کردووە کە ژن لەگەڵەوەی کە خۆی ناتوانێت بخوێنێتە باوەکو جلوبەر ڕۆمانێک چیرۆکێک کۆمەڵی وێنە کە مناڵەکە خۆی مێشکی خۆی پێوەستە قاقیان مێشکی پێ بزوێنێ بۆ مناڵەکەی بکرێت کاتەمە پەیوەندی بە معریفەکەەوە هەیە لەگەڵەوەی کە خۆشی مەجای نییە و بەڵام وەکو چۆن ئایپادەکە کرێ ئامادە نیە کتێبێکیش بۆ بکرێت کەواتە دایک چۆن لە ئێستاە لە ئێستا کە ئەم بەرنامەیە من و تۆ بینێ بڕیار بدا کە لە مەولا مانگانە کتێبێکی چیرۆک ژیاننامەی پێغەمبەر و هاوڵانی یا ئەشتە وێنە هونەریەکان بۆ مناڵەکەی بکرێت بەڵێ بەڕاستی ئەمە شتێکی زۆر پێویستە ڕاهێنانی منداڵ لەسەر خوێندنەوە ئێمە زۆرێک لە ئافرەتان لەبەروی هەر لە منداڵی ڕانهێنراوە لەسەر خوێندنەوەی کتاب بۆیش ئێستا ناتوانێت کاتی خۆی بۆ تەرخام کە بەڵام دایی کە خۆی ئەمەی لە کیسووە دەبێت ئێستا خۆی ڕابهێنێ و منداڵەکەشی ڕابهێنێ چونکە بێبەشکردنی منداڵ لە خوێندنەوە وای لێدێ ئەو منداڵێکی ئافاقی تەسک دەبێت ڕۆشن بیر دەرناسێ و لە هەمان کاتیشە زیرەک نابێ من پێم وایە ناوەندەکان هەندێک لە ناوەندەکان بە تایبەتی ئەوانەی کە هەردەستن بە دروستکردنی پێشبڕچێ و سازاندنی پێشبڕچێ ئەم بوارە برخسێنن بۆ ئافرەتان و بۆ منداڵان هەروەکو چۆن مەتەن لەسەر لەبەرکردنی فەرموودە و لەبەرکردنی جزوو ئەمانە پێشبڕچێ دەکەن بۆ خوێندنەوەی کتێبیش ئەمانە ئەم بڵێ ڕێخۆشکردنە هەبێ هاندانە هەبێ چونکە ئینسان بەڕاستی ئەگە تام و چێژی لە شتێک وەگر ئیتر لەسەری بەردەوام دەبێت ڕەنگە زۆر ئافرەت هەیە تا ئێستا کتابێکی نەخوێن بێتەوە ئەگە پێی بڵێ بۆ چونکە تام و چێژی لێوەرنەگرتیە بەڵام ئەگەر لە چەند شتێکی وا بەشداری بکە تام و چێژی لێوەگریتر خۆی لەسەر ڕادێ منداڵەکەشی لەسەر ڕادەهێنێ زۆر باش کاکەفان جنابی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود بەڕەحمەت بێ یەکێکە لە ئەستێرە درەوشاوەکانی ساڵانی هێشتاکان نووسەرێکی بە سەلیقە و زمانزانێکی جوان و پەروەردەکارێکی باش بە تایبەت ساڵانی هێشتاکان ڕۆڵی هەبووە لەو ڕابوونە ئیسلامی کە لە کوردستانە بەرجەستە بۆ تا ئێستاش کاریگەریەکەی ماوە مەبەستمەوەیە بپرسم لەو سەردەمەدا ئەگەر کتێبە ئیسلامیەکان مامۆستا ئەحمەد فاروق ڕەسوڵ یەحیا حەبیب محەممەد سەعید جەمال بێدار مامۆستا عەلی باپیر خەڵکانی دیکە ئەوانێکەوە ڕۆڵیان هەبوو لەو بزافە ئیسلامیە بۆچی لە ئێستا کتێبە ئیسلامیەکانمان کەمترەتوان ئەو ڕۆڵ و کاریگەریە ببینن وڵی کاک ڕیاز هۆکار زۆرن بەڵام الحەمدولillah ئەگەر بڵی کاریگەریان نییە وانێ کاریگەریان الحەمدولillah هەر ئێستاش وەکو جەنابەت ئەو ساڵی پێشانگای هەولێر سواز بەخواست پڕ فرۆشترین کتێبی ئیسلامی لە ئێستا شەر وایە کۆتا ڕۆژ حسابەکە بدەن ڕێژەی کتێبەکان چ کتێبێک فرۆشراوە بەڵام من هۆکاری سەرەکی ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئێستا سۆشیال میدیا گەنجێک یا بەڕێزێک 15,000 بە کتێبێ لە PDF لە ئینتەرنێت بۆ خۆی داونلود دێکا و سەرخاڵی خوێندنەوە بێ یعنی هەستەکەم هۆکاری سەرەکی کەمبوونەوەی خوێندنەوە زیاتر سۆشیال میدیا و بواری ئینتەرنێت بێ نەک ئەوەی کە حەزی بە کتێب خوێندنەوە ئەوانە نەبێت ئێوە چیەکەن بۆ کتێبە سەرەتایەکانی مامۆستا ئاشتی لە ئیسلامدا سربەستی لە ئیسلامدا پەروەردە لە ئیسلام کە بەگیان لە جۆرەکان نەگەر گەنجی ئێمەی پەروەردە کرد ئەتوانین بڵێن تیر و چەکێکیش و بەرامبەر بەڕژێمی بەعز کە زۆر کتێبەکانی مامۆستا یاساخەکران ئەسوودان وەکوانەی چۆن خەڵکانی دیکەش چیەکەن بۆ سەر لە نوێ پێشچاوخستنەوەی و کتێبانە بە جیلی نوێکە بێبەشبوون لە هەشتاکان و نەوەدەکان وڵی کاک ڕیاز ئەگەر خۆی پەروەردگار من با ئینشاءڵڵا من جەنابی شتێکی لە هاوکارەکانی من ئینشاءڵڵا بەنیازی ئەوەی زۆربەی کتێبەکان جەنابەت تابی کردوونەوە هەم ئامادەن بەس ئینشاءڵڵا بۆ بەرهەمی داهات و بەنیازم ئەو کتێبانی کە سەردەمی هەشتاکان و پێش هەشتاکان لە کۆتایی هەفتاکانە لەسەر ئیلحاد نووسی بووی وتەی زانەکان و باوەڕ بەخوا و خوا لە ڕوانگەی زانیاری و کۆمەڵی کتێبی تر ئەمێ ئەوانە بکەم بە یەک کتێب و بۆ ئەوامی ئیلحاد و لەسەر بێ باوەڕێکەوە بکەین بە یەک کتێب ئینشاءڵڵا بەنیازی ئەوم دوای خوێندنەوە پیاچوونەوەی وە گرنگترین کتێبیش دوای ئەوە بەتەمام ئاشتیەکەی بۆ بخوێنەوە جارێکی تر ئینشاءڵڵا ئاشتی لە ئیسلامدا کە بەڕاستی دەور و کاریگەریی زۆری هەبوو لە کاتی خۆیەوە لە ئێستاش ئینشاءڵڵا دەور و کاریگەری خۆیە بێ کە وا ئەزانم زۆر پێماندوو بۆ بەقەدەم کتێبانەی ئێستای بۆ بەرهەمەکانی تریشی خوایار بێ ئینشاءڵڵا خۆم بەرنامەم وایە لەداهاتوە ئینشاءڵڵا سەر جەم تایپ بکرێتەوە هەرچەند تایپیش بکاتەوە بەڵام خوێندنەوەیەکی ئەوێت چونکە وا ئەزانم ئەدەبیات و نووسینی ئەو سەردەمە لەگەڵ ئێستا تا ئەندازەیە کەمێ فەرقی هەیە پیاچوونەی گوێ بکەوە ئینشاءڵڵا سەر دەم بەرهەمەکانی کە نزیکەی 28 دەسنووسە
تایپ بڵاو بکەنەوە ئینشاءالله. زۆر باش ماڵ شکریە لەوە چێسێ بینەرێک بڵێ من لە ڕووی جەستەوە هیچ جیازیەکم لەگەڵم سێ بەڕێزانیە لەوە چێ لەوان باڵا بەرزتر و جوانتر و ئەوە بم بۆچی بخوێنمەوە بۆچی پێویستە تاکی ئێمە بخوێنێتەوە بە تایبەت خانمان واتە خوێندنەوە ئایا ئێمە تەنها بۆ ڕووکار و بۆ ڕواڵەت و بۆ جەستە جوانکردنە یان بۆ ئەوەی کە خەڵکێک پێمان بڵێ خوێنەرە و کە میوانێکمان هات کتێبخانەکەمانی نیشان بدەین و عەرزی بکەین و وەکو خۆنواندنێک یا کتێب چ بەرهەموو سەمەرەیەکی بۆ تاکەکانەیە بۆ مرۆڤەیە و بە تایبەت بۆ خانمان. بەڵێ گومانی تیادا نییە کە کتاب خوێندنەوە خۆراکی ژیانە خۆراکی عەقڵە خۆراکی هەست و نەستە دەتوانێت خۆراکی ڕووحە مرۆڤ کاتێ دەخوێنێتەوە هەست بە هەموو ئەو خۆراکانە دەکا هەست بە زۆرێک لە ئارامی دەکا هەست بە زۆرێک لە دڵخۆشی دەکا یعنی هەست دەکا شتێکی نوێ فێر بووە هەست دەکا لەو واقعی کە ئێستا تیادا دەژی شارەزای ئەو واقعە دەبێت دەزانێت چۆن مامەڵە لەگەر واقعە بکە وەک لە زۆر جار هەیە ئافرەت دەچێتە ناو خەڵکانێک کە باسی هەندێک شت دەکەن یا گزارش لە هەندێک شت دەکەن ئەو پێی ئاشنا نەبێ بەڵام کاتێک کە کتاب دەخوێنێتەوە هەموو ئەو شتانەی پێشتر ناسیوە بۆی کاتێ دەیبینێ لای زۆر ئاسایی دەبێت دەزانێت چۆن مامەڵە لەگەر ئەم جەوە نوێیە ئەو شتە نوێ بکاتن. من پێم وایە بەڕاستی کتاب دەتوانین بڵێن ناوڕۆکی مرۆڤ زۆر جوان دەکات عەقلی مرۆڤ و ناخی مرۆڤ ڕووناک دەکاتەوە دەی ڕازۆنێتەوە بە کۆمەڵی دڕ و گەوهەری زۆر جوان مرۆڤ پێش دەخا بە شێوازێک لەگەر ئەو سەردەمەی کە تیادا دەژی لەگەر سەردەمی خۆی دەڕوا دەتوانێت مامەڵە لەگەر هەموو شتەکانی دەوروبەری بکە بە شێوەیەکی ڕاست و دروست و هاوسەنگ ئەگەر مرۆڤ نەیخوێنێتەوە پێم وایە مرۆڤێکی لار دەردەچێت مرۆڤێک دەردەچێتن کە هاوسەنگ نابێ ڕۆشنبیر نابێ وەکوبرێ دروست و تەندروست نابێتن. زۆر باشە تەلاق بۆ کۆڵێ دەستی خستۆتە بینە قاقەی کۆمەڵگەی ئێمە و ینی بە جۆرە لە جۆرەکان ئەگەوا بڕوا شارەزایان یا ئەوانەی کە لە بوارەکەدا کارەکەن هۆشداریەوە دەن کە خەریکە ڕێژەی هاوسەرگیری و تەلاق یا هاوسەنگە بنەوە یا تەلاق هێشتا بەرزترە بێتەوە ینی کوڕ کچمانەیە 4 ساڵ 2 ساڵ 4 5 6 ساڵ زەواجی کردووە بەرەو هەڵوەشانەوە بەرەو جیابوونەوە هەنگاودەوێت کتێب دەتوانێت هەر لە سەرتاوە کوڕکچێکی وامان بۆ پەروەردە بکە یان بە جۆرە لە جۆرەکان لە ڕنگڕێژکردنێکی جوان و ئاراستەکردنێکی جوانی خێزانێکی نوێیە کە دروست دەبێ ئایا ڕۆڵی هەیە لە کردنەوەی کێشەکان و هێشتنەوەی خێزان بە تۆکمەی و بکەوی بەوەی کە خوای گەورە ژیانی هاوسەنگی بە میساقی غەلیز لە قورآنی پیرۆزە ناودێر کردووە مەبەستمەوەیە کتێب دەتوانێت جارێکی توامان لێ بکە کە ڕێژەی تەلاقمان بەرەو کەمبوونەوە نەمامچێت لە کۆمەڵگە. بەڵێ بە تەکید کتێب کاریگەریەکی زۆری هەیە هەر کچ و کوڕێک پێشێ بستنە ناو پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی زۆر زەرورە چەند کتێبێک یا بەلای کمی کتێبێکی چاک و تۆکمە بخوێنەوە سەبارەت بە ژیانی هاوسەرگیری چونکە ژیانێکی نوێ دەچێتە ناو چوارچیەوە بازنەیەکی نوێ کاتێک کە نازانی مامەڵە لەگەر لەناو ئەو بازنەی بکە مامەڵە لەگەر بەرامبەرەکەی بکە کاتێک کە ئافرەت لە سروشت و فیترەتی پیاو تێنەگا پیاو لە سروشت و فیترەتی ئافرەت تێنەگا ئافرەت وەک مامەڵە لەگەر پیاو بکە کە بزانی وەکو خۆیەتی پیاو بە هەمان شێوازوە مامەڵە لەگەر خێزانەکەی بکە باوەکو کە ئەنەما مامەڵە لەگەر پیاوێ دەکا یا ئەمە بەڕاستی کارەسات دەنێتەوە. ئێستا بە تایبەتی لە هەندێک شاردا ئەو پێی ئەو داتانەی لای منە ڕێژەی جیابوونەوە لە شاری سلێمانی لە هەموو شارەکانی تری کوردستان زیاترە دەتوانم بڵێم لە 4 زەواج یەکێکیان هەڵدەوەشێتەوە تا ئێستا بەڵکو زیاتریش لە هەندێک کاتە لە 3 زەواج یەکێکیان هەڵدەوەشێتەوە بە تەلاق کۆتایی پێدێ ئەمەش پێم شێکی زۆر ئێستا لە وڵاتێکی وەکو مالیزیا ڕێگا نادرێ بە هیچ کوڕ و کچێک بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیری تاکو چەند خوڵێک نەبینێ دەبچێتە ناو ئەو خوڵا چەند پەرتووکێک بخوێنێتەوە ئینجا ڕێگای پێدەدرێ بچێتە ناو ئەو پرۆسەیە بۆیە من بەڕاستی جەخت لەوە دەکەمەوە پێویستە ئەم خولانە بکرێنەوە بۆ هەموو کچ و کوڕێک پێویستە پێشوە بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیری بچێتە ناو ئەو خولا ئەم زمینە سازی بۆ بکە ئینجا پێشەوە بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیری چەند کتابێ بخوێنێتەوە و دوای چوونە ناو پرۆسەی هاوسەرگیریش چەند کتابێ بخوێنێتەوە ئینجا شارەزابوون بە جۆرەکانی پیاو چەند زۆرە پیاو هەیە ڕەنگە من لە زۆر کاتە لە هەندێک چارەسەرکردنی کێشەی خێزانی هەندێک کەس ئامادە بوومە کچەکە دەڵێ باوکم وانە بووە براکەی من وان نییە
هاوسەرەکەی مقارنە دەکا لەگەر باوکی لەگەر برای مادەم باوک و برای وانە بە ئەی بۆ هاوسەرەکەی ئەو وایە دەی ئایا هەموو پیاوێک وایە پیاوەکەش بە هەمان شێواز دەرێ دایکم وان نییە بۆ خێزانەکەم وەکو دایکم نییە بۆ خێزانەکەم وەکو خوشکم نییە خوشکەکەم وا دایکم وا دەی خوشکە خێزان کە نازانێ چەند زۆرە ئافرەت هەیە ئەو خێزانەی تو کە شێوازەکەی وەکو بڵێ تەبیعەت و سروشتەکەی بەم شێوازەیەکەوا دەبیت تۆ بە پێی تەبیعەت و سروشتەکەی ئەو مامەڵەی لەگەر بکەی ئینجا ئێمە دوو شتمان هەیە بەڕاستی لێکی جیان ناکەینەوە هەم لە چوارچێوەی خێزان هەم لە چوارچێوەی کۆمەڵگا مدارات و مداهەنەمانەیە مدارات پێویستە بەڕاستی بکرێ هەم لە چوارچێوەی خێزان هەم لە چوارچێوەی کۆمەڵگا مدارات ئەوەیە کە تۆ لە خاڵە هاوبەشەکان دەست پێ بکەی لەگەری ئینجا لە هەمان کاتە بێ دائیمەن لە هەندێک مافی خۆت تەنازول بکەی ڕەنگە کە هەندێک ئافدە ئەی ئەو مافی خۆم نییە ئەو بەڵێ مافی تۆیە بەڵام لەم کات و سەعان و ساتە ناسازێ پیاوەکە بۆی ناگوزی ئەم حەقانەت بۆ دەستەبەر بکە دەبێت تۆ سەبر بگری دەبێت تۆ لێبوردەیت هەبێ دەبێت تۆ سینگت فراوان بێ دەڵێ ئەی ماری بەتەنێ ماری زیە مافی خۆم نیە بەڵێ مافی خۆتە بەڵام هاوسەرەکەت موچەکەی 500,000ەکەی بدا بەکرێ خان و یا بیکە بە مەسرەفی ڕۆژانە ئەوە بۆیە ئەگەر کێت فێرە ئەوە کرابێ چۆن مدارات بکە مداراتی هاوسەرەکەی بکە پیاوەکە چۆن مداراتی خێزانەکەی بکە دەی ئافرەت سروشت و تەبیعەتی چۆنە پێغەمبەری خوا چەند فەرمێتی ئەستەوسو بالنیساء خەیرا دوو لە فەرمودەیەکە 2000 لە فەرمودە هەیە 3000 تەئکیدی کردەوە لە حەجەت الوداع ئەو بۆچی خوای گەورە ئەوە بە پیاو دەرێ لە کاتێکدا ئەی پیاو الرجال قوامون على النساء کاتێک کە تۆ قەوامەی بە تۆ داوە ئەو قەوامە نابێ وەکو بەتوند و تیژی و بە خۆزاڵکردن بەسەر خێزانەکەتیدا بسەپێنی بەڵکو دەبێت بەمایی سۆز و ڕەحمەت و لێبوردەیی بەخشندەیی و گەورەی خۆت لەو بمێنی بە سۆز و خۆشەویستی و بەزەی کاکەفان بێگومان ئێستا ئێمە لە باشووری کوردستانە ژمارەی تەفسیرە کوردیەکان لە 50 نزیگە بنەوە یەکەمین کەس مەرحومی گەورە مەلای گەورەی کۆی بە ڕەحمەت بە نزیکەی 100 ساڵ بەر لە ئێستا لە 1938 کۆتایی بە تەفسیرە دەبەرگیەکەی خۆیێنێ پاشتر مامۆستای مدەڕیز شێخ محەممەدی خاڵ مامۆستا مەلا عوسمان مامۆستا ئەحمەد کاکە محمود مامۆستا عەلی باپیر کۆمەڵی خەڵکی دیکەمان هەن کەوا تەفسیریان پێشکەش کردووە لەوەچە خەڵکێک بپرسێ هێندە تەفسیرمان بۆ چییە ئایا کەلامی خوا یەک کەلامە و ڕاوە و لێکدانەوەکانیش هەر یەک لە ڕاوە و لێکدانەوەی بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندەی مێرەوان دیچ پێویستەکە ئەم هەموو مفەسیرەمان هەبێ و ئەم هەموو تەفسیرە پێشکەشی کتێبخانە و کۆمەڵگەی کوردی بکەین پێم خۆشە باسێکی گرنگی تەفسیرم بۆ بکەی جەنابتانەوەی کە 6 چاپە لە خزمەت تەفسیری ڕاماندان و ئاگاداری شێوازی نووسین تەفسیرەکەی مامۆستا ئەحمەدی کاکە محەممەد تەفسیر چه گرنگیەکی بۆ کۆمەڵگەی ئێمە هەیە بە تایبەت لە بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروستە وڵا سەرەتا بۆ وەڵامی ئەوەی کە فەرمی هەر کەسە و بە جۆرێک تەفسیر و ڕاوی قورئانی کردووە ئەوە لە گەورەی قورئانە هەر سەری ابن مسعود کە بە شێوازێک تەفسیری قورئانەکە ابن عباسیش کە مفەسیری قورئانە بە شێوازێکی تەفسیری قورئانی کردووە ئەمە لە گەورەی قورئانە جا لە گەورەی قورئانی ژێر ئەوەیە کە هەر کەسە بە شێوازێک بۆ چوون و ڕاو تێگەیشتنی خۆی بۆ قورئان ڕاو بکات هەر ئێستا بۆ نمونە لە تەفسیری ڕامان بەدایان شێوە گەشت مەسئولەتی خزمەتی ئاەتێک لەیم بئەلسینەتیهم وشەی لەیم بئەلسینەتیهم مامۆستا عەبدولکەریم دەڕێز بە شێوازێک معنای کردو مامۆستا هەژار بە شێوازێک معنای کردبوو کە هەر ئەسڵەن ئێستا گەبی لەم لەوچێک کەس لێی تێنەکا لە زمانیان دەلال چ دەکرد دەلالش هەر خوازانێ عەلی چی ئەحمەدی کاکە محمود جوێتر شێوازێکی تر تەفسیری کردو بۆیە ئەمە لە گەورەی و لە فراوانی و لە قۆڵی مانای قورئانە نەک لەوەی کە خوا نەخواستە هەر کەسە بە جۆر تەفسیری قورئان بکاتەوە ئەمە ئەو بوارەکەی تریشی ابن تەیمیە فەرمێ ڕەحمەتی خوای لە دوای 20 ساڵ خەبات و تێکۆشان و ئەهموو زیندان و مانومونەی کە ئێستا کتێبەکانی لە تەمەنی زیاترن ئەفەرمێ لە زۆر پەشیمانم لە تەمەنم ئەفەرمن ئەی ابن تەیمیە عجایب تۆ لە چی پەشیمانی ئەفەرمێ لەوە پەشیمانم کە هەمووی تەمەنم لە خزمەتی قورئان نەبووە یعنی قورئان ئەوەندە گەورەیە من قەناعەتم وایە هەر ئەو جزء عەمەی کە ئێستا برێ لە ڕێکخراوەکانە ئەوترێتەوە تەنها جزء عەمە بەسە بۆ پێگەیاندنی کەسایەتی ئینسان هەر لە مناڵێک کە لە پۆلی ئیبتیدای دەست پێکات قورئان سەرچاوی هەمووی کتێبە پەروەردەکانی جیهانە جەنابتان وەکو سەرپەرشتیاری پرۆژەکانی مامۆستا ئەحمەد کۆی ئەو تەفسیرە کوردیانی کە لە نێو کتێبخانەی کوردیان هەن چۆن هەڵە سەنگێنن تا چەند پێتان وایە تەفسیرگەلێکن لە ئاستی زانە عەبقەلیەکانی ئومەتی ئیسلامیە من زۆر بە پێویستی ئەزانم نەک 50 تەفسیر خۆزگە نەئەمردم ڕاوەی قورئان ئەگەشتە 100 تەفسیر چونکە بەڕاستی ناڵێم هەر کەسە و تابوچێژ و معنایەکی جیازی هەیە بە قورئان
حتى لە ڕووی زمانەوانیشەوە لە ڕووی زمانەوانیشەوە سەیری مامۆسای خەڵکە مامۆسای خەڵ لە سەردەمانێکە ژاوازەر سەردەمانێکی بێناز بووە بەس یەکێک لەوەی کە ئەحمەد کاکە مەحموود لە 2005 تەواویەکە ئەڵێ زۆر سەرسام بە زمانەوانی مامۆسا خاڵ زۆر سەرسام بە زمانەوانی مامۆستا هەژار بکریانی کە من پێم وایە ئەوەی مامۆستا هەژار تەفسیر نەبێ تەرجمەیەکە وەرگێڕانێکی قورئانە بۆیە من پێم وایە قورئان هەتا ڕابە بکرێەوە هەتا لێکدانەوەی بە بکرێەوە تا تەفسیر بکرێتەوە کە قەناعەتیشم وایە لە ئێستا کورد زۆر لە هەنگاوی بەرەو پێشوو ناچێت لە تەفسیرکردنی قورئان الحەمدولله رب العالمین ساڵانە 2 ساڵ جارێک تەفسیرێکی نوێ بین لە بازاڕ سپاس بخوا کە ئێستا من بیرم نایە بڵم شتە بێتە تەفسیری تازە ئێستا لە پێشەنگای نێودەوڵەتی کتێبی سلێمانی تەفسیری تازە هات من زۆر بە ضروری ئەزانم و پێویستیشی ئەزانم کە قورئان بە دەیان و بە سەدان عولەمای گەورەی کورد دانیشتن دووبارە ڕابە بکرێتەوە زۆر باشە مامۆستا شکریە با بچینە لای کلیلەکانی دڵ مەبەستم لە کلیلەکانی دڵ چین ئەمانە کۆمەڵێک کلینن من لە ڕێوە دەتوانم دڵی بەرامبەر بکەمەوە و خۆشەویستی ئەو بەدەست بێنم یا چۆنیە بەڵێ مەبەستم لە کلیلەکانی دڵەوەیە کە دیارە من باسی سی کلیلم کردووە وەکو گومانی تیادانیە کە دڵ مەڵبەندی خۆشەویستی و هەست و نەستا کاتێک کە تۆ دڵێک دەتەوێت پەیوەستکەی دەبێت بە کلیلێکت پێ بێ ئەو دڵە بکەیتەوە بۆ ئەوی ڕێنمایی بکەی بۆ ڕێگای خوای گەورە و شارەزایی بکەی بە ئاینی خوای گەورە پێغەمبەری خوا دەفەرمێ لئن یهدی الله بک رجلا واحدا خیر من الدنيا وما فيها ئەگە خوای گەورە بەهۆی تۆ کەسێ ڕێنمایی بکە بۆ تۆ باشترە لە دنیا و لەوەی کە لە دنیادا هەیە دەی تۆ چۆن دەتوانێت خەڵک ڕێنمایی بکەی دیارە بەتەنها یەکێ لەمانە قسەکردنی شیرین گفتاری زەردەخەنە بەخشینی دیاری هەڵسوکەوتی جوان لێبوردەیی دیارە دڵی مرۆڤ وایە تۆ هەندێک کەسەیە تەنها دەتوانی بە قسە بە بەڵگە قەناعەتی پێبهێنی بەڵام خەڵکێکی زۆریش هەیە حەز دەکات بە چاوی خۆی ڕەفتار و کردار و هەڵسوکەوت و ئاکاری جوان ببینێ زۆر باشە جەنابتان ئێستا دوو بەرەمتان لێرە ئامادەن هەردووکیان لە نووسینی خۆتن زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا مرۆڤەکان بە قۆناغی وەرگێڕاندا چن ئیجاب نەتووسەر تۆ چۆنیە کە خێرا دەستت بۆ نووسین بردووە ئایا بەرهەمی وەرگێڕان نیە بۆ خانمێکی وەکو تۆ تا چەند وەرگێڕان پێویستە لە پێناو وەکوڵی دەوڵەمەندکردنی خەرمانی نووسین و بەرەمەکانتە بەڵێ وەڵ ڕاستیدا من لە سەرەتا بە چەند نامیلکەیەک دەستم پێ کرد لە ساڵانی ڕابردوو 4 نامیلکەم نووسی نامیلکەکانم سوپاس بەخوای گەورە گەیشتن بە چاپ ئینجا پاشان دەستم کردووە بە نووسینی کتاب لە ڕاستیدا زۆر کاتێک بیرم لە وەرگێڕان کردوێتەوە بەڵام لەبەر ئەوەی زیاتر پێم خۆش بۆ بنووسم ئەو شتانێک کە خۆم کاریگەریان زۆر هەبووە لە سەرە خۆم حەزم کردووە لەو ڕۆ بنووسم زۆر باشە کاعیفان پێمەوە لای جەنابێت پێم وا بێ پرۆژە بانگوازەکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود تەنها کتێب نین کۆم چەند سایت و پەیجێک و ئەکاونتان لە ئینستا و یوتیوبە پێم خۆشە بە خێرایی تشکێ بکەن لەسەر پرۆژەکان و لەوە چێ کۆمەڵێ لە ئەویندارانی مامۆستا و پرۆژەکانی لە ئێستا چاوەڕێی گەڕانەوەی پەیجی ئەحمەد کاکە مەحموود کە بە فەرمی لەلایەن تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە ناسێنراوە کۆتا قسەی خۆش دەگەر ئیزافە بکەی بۆ سەر وەڵامەکە سپاس دەکەم وەڵا هەر سەرەتاش عەرزم کردی پرۆژە بانگەوازیەکانی ئەحمەد کاکە مەحموود دوو بەشە بەرهەم و نووسینەکانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموودە زایدن دیجیتال میدیایەکی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموودە کە لە سایتێکی فەرمی خۆی پێگاتووە بەناوی ئەحمەد کاکە .org و لە سایتێکی بانگەوازی پێگاتەوە کە ناوی دەنگی ئیسلام .org و لە پەیجە فەرمەکەیەتی کە بەداخەوە ماوەی 90 ڕۆژە لەلایەن ئیداری فەیسبووکەوە داخراوە و چاوەڕێی گەڕانەوەیشین ئینشاءڵڵا لە هەوڵەهیمەتین و برایان لە دۆست و ئەحباب لە ئەمریکاوە خەریکن ئینشاءڵڵا چاوەڕێی گەڕانەوەی و ئینستاگرامێکی زۆر ئەکتیڤی الحەمدوللا 300,000 ئەندامی هەیە یوتیوبێکی زۆر ئەکتیڤمان هەیە نزیکەی 22,000 سەبسکرایبمان هەیە بینەرێکی 3 ملیۆنیمان هەیە الحەمدوللا لەوێش و توێتر و تەلیگرام و سناپچات و ئەوانەمان هەموو هەیە کۆتا قسە زۆر بەکوتن کۆتا قسەم بیرمەندێک ئەڵێ ئەگەر بتەوێ کۆمەڵگایەک بڕوخێنی پێویست ناکات بە تۆپ و تەیارە و ئەم تەکنیکە ئێستای کە هەیە دنیایان دوگمەیەک دنیا وێرانەکەن وەرە کتێبخانەکەی لێ بسووتێن کتێبخانەیەکی لێ داگیرکە ئەوە کۆمەلگا وێران کردووە و من زۆر سپاسی کاک حاجی حەسەنیش دەکەم حاجی حەسەن ڕەحیم بەرپرسی کۆمپانیای ئەتڵاسیس کە ئەو ژوورێ بە دیاری بەخشیە پرۆژەکانی ئەحمەد کاکەمان زۆر سپاس خات شکریە کۆتا قسە و پەیامی جەنابتان زۆر بەکوردی بەڵێ من لەسەرەتا زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم کە ئەو دەرفەتیان بە ئێمە بەخشی سوپاس و دەستخۆشیمان هەیە
و داوا لە خوشکانی بەڕێز و برانی بەڕێزم دەکەم کە بەڕاستی دەست بکەم بە خوێندنەوەی کتاب چونکە بەڕاستی خوێندنەوە خۆراکی ژیان و ڕوح و دڵە مرۆڤ تا نەخوێنتەوە حەز بە ئارامی و حەز بە ڕۆشنبیری و ڕووناچی لە ناخ و دڵ و دەروون و ئەحساس و شعوری ناکەم. هەریەک لە بەڕێزان خاتە و شکوریە شێخانی نووسەر و عیرفان ئەحمەد سەرپەرشتیاری پرۆژەکانی مامۆستا ئەحمەد کاکەم و سپاس بۆ ئامادەبوونتان. دەستان خۆش بەڵێ خۆشەویستان کۆتاییم بەم بڕگەی ڕووماڵی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە نێو یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە پارێزگای سلێمانیانە تا بە گەشتنەوەی تر بە خوای گەورەتان ئەسپێرم. خواتان دەست خۆش کاک ڕیاض.